بەڵام سەبارەت بە بەڕێوەچینی کۆنفرانسی ڕۆبەڕووبوونەوەی گۆڕانی کەشوهەوا بەڕێز مەسعود حوسێن شارەزای ژینگە لەگەڵمانە. کاک مەسعود سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، خۆشحاڵم لەگەڵمانی. ئەم کۆڕبەندە یاخود ئەم کۆنفرانسی کە بەڕێوە ئەچێت چی لە کاریگەریەکانی مەترسی کەشوهەوا کەمەکاتەوە؟ سەرەتا و کاتە ئێوە بینەرانیش باش، ساڵانە ئەوە پێی دەڵێن کۆنفرانس ئۆف پارتیس لە ساڵی 1990ەوە بە شێوەیەکی دەوری هەموو ساڵێ وڵاتەکانی جیهان کۆ دەبنەوە هەر ساڵی لە شوێنێک بۆی بزانن ئەو ساڵ قرار دەدەن ساڵی دابێت کە دانیشتنەوە لەو قراراتانەی کە دایکیان چیان جێبەجێ کردیان. ئاخر نوسخەی لە کۆپی لە شەرمشێخ بوو ئەو ساڵ لە دوبەی دادەنیشن و ئەو پێشبینیانەی کە یان ئەو زانیاری و داتانێک کە وڵاتی ئیمارات بڵاوی کردەوە دەوێتن دەبی ئەو کۆنفرانسە هاوشێوەی کۆنفرانسی پاریسبی ئی 2015 هەتا ئێستا سەرکەوترین کۆنفرانس کە کرابی دەربارەی گۆڕانکاریەکانی کەش و هەوای جیهان پاریس بووە. کۆنفرانسەکە کاریگەری بەسەر کەشوهەوا دروست کردووە ئەوەی پاریس؟ ئەوەی پاریس بەڵێ دروستی کردیە، زۆر ئەتوانێت دروستی بکات. ئەمەش دەتانی و چاوەڕوان دەکرێت ئەو داتا و ئاماژانەی کە وڵاتی ئیمارات بڵاوی کردەوە دەبی لەوی کاریگەرتربی، چکە ئەو کۆنفرانسانەی ساڵانەی مەناخ هەتا 2015 دەبەسترا هیچ پرۆتۆکۆڵێکی سیاسی نەبوو. چەند وڵاتانی جیهان ساڵانە خڕ دەبوونەوە دەستگا زانستیەکان جامیعەکانیان خڕ دەبوونەوە ئیجتیماعیان دەکرد هەر وڵاتێک چی کردیە چەند بەرەو پێش چۆ لەبارەی بەرەنگاربوونەوەی کەشوهەوا گۆڕانکاریەکانی کەشوهەوا، بەڵام لە 2015 شێوەیەکی پرۆتۆکۆلێکی سیاسیان مۆر کرد. باشە، دیارترین و باوترین دیاردەکانی گۆڕانی کەشوهەوا چییە؟ دیارترینیان گۆڕانی پلەی گەرمیە، ئەنی ئەوەی زۆر زەختی لەسەر دەکەنەوە لە هەموو کۆپیەکان کە کرایە تا ئێستا کەمکردنەوەی گۆڕانکاریە لە پلەی گەرمی، پلەی گەرمی زەوی پاشەوی ڕێژەی بارانباری، چکە پلەی گەرمی کە گۆڕا ژینگەی شوێنەکە تێک دەچیتن، بارانبارینیش گۆڕا دەبتە دووبارەبوونەوەی سایکڵی وشکە ساڵی، هەروەکو ئەمە ئێستا هەرێم و عێراق پێوەی دەناڵین. باش، ئەمە زۆر لە عێراقا بینێ، من هەر پێش هەواڵەکان سێرچێکم کرد خوێندمەوە بەپێی چەند توێژینەوەیەک عێراق لاواسترین دەوڵەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەگشتی لە ژیانەکە ناتوانێت ڕوبەڕووی مەترسیەکانی کەشوهەوا ببێتەوە. یعنی بۆ نمونە سەرچاوەکانی ئەو لە عێراقە وشکیان کردووە، پلەی گەرما زۆر بەرزە، خۆڵ ئەبارێ، ینی ئەو ناوچانی ناوچی زۆنگاون خەڵک کۆچی تیاکات، ینی ئەمانە هەمووی مەترسیە لەسەر عێراق. بۆچی عێراق ئەوەندە لاوازە؟ عێراق ئەگەر تەمەشای بکەین لە لای ژینگەی ئێستا لاوازە هۆکارەکەی زیاتر سیاسیە، لە پاش ڕوخانی ڕژێمی سەدامەوە هیچ هەوڵێک نەدراوە ژینگەی عێراق چاک بکرێت، هەرچەندە ینی بە گوێرەی ئەو دراساتانەی کە کرایە گەندەڵیەکی زۆر لەو پارەی کرایە کە ئومە متحیدە لە عێراق سەرفی کردێت لە چاکردنی ژینگەی عێراق، ینی پارەکی زۆریان لە بۆ پشتێنەی سەوزی نیشتیمانی لە سەحرای غەربی عێراق پارەکی زۆریان لەوێ سەرف کرد و پارەکە بە هەدەردراو کەسیش نازانی چی لێ هات بێ ئەوە یەک داریش بچیندرێ. ینی عێراق مشکلەی ژینگەی عێراق مشکلەکەی سیاسیە، ینی عێراق یەکێکە لە وڵاتە دەورەمەندەکان، ینی سەرمایەی مرۆیی و سەرمایەی مادیشی هەیە، بەڵام ئیشی پێ ناکرێت لە خزمەت بواری ژینگە سرف ناکرێتن. لۆیە بە گوێرەی دراسەکان کە ئاماژە پێدەن عێراق سێەم کاریگەرترین وڵاتە بە گۆڕانی پلەی گەرمی و کەمبوونەوەی ئاو، کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو. لۆ ئەوەش مەترسی کۆمەڵایەتی مەترسی سیاسیشی لێ دەکەوێتەوە، ینی هەر شتەکە ڕەهەن نییە بە تایبەتبی بە ژینگەی، چکە تو کە ژینگە تێک چوو ئەو خەڵکە کە کۆچی کرد بەرەو شارەکان هات چی لێ دێ بەرەبەرە ژینگەی کۆمەڵایەتی و ژینگەی سیاسی منطقەکەش شارەکەش یان وڵاتەکەش تێک دەچیتن. باش، ئێستا لە جیهانە دەیانەوێت وزەی پاک بەکاربێنن لە جیاتی سوتەمەنی ئەوەندە مەترسیدارە کە جیهانەوێت خۆی لێ ڕزگار بکات و وزەی پاک بەکاربێنێ بیکاتە جێگرەوەی. بەڵێ ئێستا هەموو وڵاتانی جیهان ڕوو لە وزە نوێبووەکان دەکەن. وزە نوێبووەکان ئەو وزانەیە کە
کەمترین کاریگەری هەیە لەسەر ژینگە وەکو وزەی خۆر وزەی با بۆ دروستکردنی کارەبا یان وزەی هایدرۆپاوەر کە ئەوانەی لە بەنداوەکان بەرهەم دەهێنرێتن. ئێستا لە کوردستانیش بە خۆشحاڵیەوە ینی زۆر هەوڵ هەیە کە سەرچاوی وزەی نوێ بۆ بەکاربێنرین وەکو تۆڕباینی کارەبا بەکاربێنن یان وزەی خۆر بەکاربێنن. ئەمە یەکین لە وڵاتانێک کە ڕادەی تاومان زۆرە پێی دەڵێن سانشاین دیورێشن واتە زۆرترین کات ڕووناچیمان هەیە ینی دەتانین بە شێوەیەکی زۆر زانستی و چست و چالاک وزەی خۆر بەکاربێنین لە بۆ بەرهەمهێنانی کارەبا هەم کاریگەری لەسەر ژینگەش دەبی هەم اقتصادیە نیشانی ئەو کولفەی ئەو وزە نوێ بۆوە کولفەکەی کەمترە لەوەی کە ئەتوو بچی نەفت دەربینی و سەرفی بکەیت. باشە وڵاتان جدین بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی کەشوهەوای ئەنی تۆ بینی لە کۆنفرانسێکی ئەوەیە 7,000 لە سەرکردە و لە کەسایەتی وڵاتان بەشدارن ئەمە جدیت نییە بۆ ڕوبەڕووبوونەوە لە ناویشانە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان لەوێ بەشدارن جدیت نییە بە ڕوبەڕووبوونەوەی مەترسیانێکە لەسەر خەڵک هەیە جددیە و مەترسیداریشە ینی ئەگەر عیلاج نەکرێت دۆخەکە چارەسەر نەکرێت ئەمە هەتا 2030 بەو جۆرە ئەو توێژینەوانەیان و دراسانەی لەسەر عێراق دەکرێن یعنی لەوانەیە 140 سەرچاوە ئاویەکانی عێراق لە دەستی بچی ینی ئەوە کارەساتێکی زۆر زۆر گەورەیە ینی سەرچاوە ئاویەکانی کەم ببتەوە نەمینێ عێراق بە بیابوون بەرەو بە بیابانبوونێکی زۆر زۆر دەچیتن و هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە ینی بە وەفتێکی زۆر زۆر چالاک و کاریگەر و لە دەستەی باڵاش ینی بەشداری کردە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و وەزارەتەکانیش و دەستەی ژینگەش و وەزارەتی پلاندانان وەزارەتی زراعە هەموو بەشدارن ینی لەگەر وەفدی عێراق لەو ئەوەی بەڵێ سوپاس بۆ بەڕێز مەسعود حوسێن شارەزای ژینگە سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان کاک مەسعود خۆشحاڵ بوو.